بەناوی خی گەورە ئەو کاتتان باش بە ئامانجی نێوان دەستگای پاراستنی ئاسایشی هەرێم و بەڕێوەبەرات نێشتنی تاوان توانرا 4 تۆمەتبار دەستگیر بکرێن بە تۆمەتی ئەوەی کە 6 دەفتەر و 30 وەرەقە تەزویر لەلایەن بۆ و لە ناو بازاڕەکانی هەرێم سەرفیان کردووە کە ئەمەش بە شەرتی ئەوەی هێناویانە لە وڵاتێکتر لە جیهاز دەردەچێت و کەس هەستی پێناکە تەزویرە و ئێستاش ئەو کەسانە بە پێی مادە 281 لە بەندیخانن بۆ زانیاری زیاتر فەرمون لەگەڵماندا بن باسیۆن لێ بکەیت کەم جار ئەتوو لە شاری سۆران گیرایی و پارەی تەزویر لە دەست بوو چ بۆ پارێ دۆلار و چەند بوو دەفتەرێک 82 وەرەقە لە دەستەمە گیرە 82 وەرەق ئەتوو لە چێ وەرگر بوو لەو برادەرێ لۆم باسکە کە چۆن ئەو پارەتان هینا لە چێتینە وڵای ئەمنەوە پارەم لەو برادری خۆم مەگرتیە ئۆتۆلێر کوانەیە بە چەندی و کو بە 50 وەرەقەی دەفتەری بە 50 وەرەقی بەێ لۆ گوتی تەزویرە بەێ بەس گوتی بە شەتی جیهازیە بە شەتی جیاز نێگو لە چێبینە گوتی ئەمە لە بەغدامینەیە دوای ئەمە دەفتەرەکەم یەکەم دەفتەری وەرمانگرت برمانە ئێرانی دووەم دامە ئەو برادەرەی دوای جای دوایی هاتەوە دەفتەرش کەشی بدەمێ 96 وەرەقە بوو ئەمیش ڕاست گیرە باسیۆن کە چوونە ئیران 109 وەرەقەی ئەو برادر 109 وەرەقەی مقاردار بوو ئەو پارەی پەیداکە گوتی دەچینە ئێرانی سەرف دەکەن پارەکەی تو دەدەینەوە هەر دەستان پێکرد زێڕمان پێکرد زێرتان پێ باید چەندی 75 وەرەقەی هەستیان پێ نەکرە و پارە تەزویر نەخێر بەش لە جیهازی دای کێشەی نەبوو ئەو چاسە چەند دەفتەر دۆ برادری خۆت وەرگرت ئەمن سێ دەفتەرم وەگرتیە سێ دەفتەر شتە کەمتریشە بە چەندی بە 50 دەفتەر بە 50 بەێ یعنی هەر دەفتەرێک بە 50 وەرەقەی وەرگرتی بەێ باسیۆم لە بکاتوو بەێ یەکەم دەست یەکەم دەستکە پارە لە چین ئەو پارێکە لە بووم هات دەلێکە لە بەغدای پێم گوڵە بەغدایە بەڵام پێشم گوت گوتم ئەو ماڵەیە نامەوێ لێرە سرف بکرێ با بشتەوە ئەو دیوی بەخۆشیان کە قسەیان کرد ئێستاگەکە ئەو هەندێکیان بردو بوو ئەم نەگەر حەزم لێ بە ئەو پارەیە لێرە سرف بکەم دەمیز بە خۆشم ئەوی شەی بکەم بەس نەمیز گوتم بی بەنا ئەوڵای باڵە کۆرم ببتەوە بەس لە دیوی خۆمانەی با بشتا ئەو دیوی هەر کورد باسی وەتەنیاتم لۆمەکە لەبەرەوەی تۆ پارەت هینایت ئێرە تێدەگەی باسیۆم لێ بکە پارەیت دەفتەری بە چەند داوای حسامەکە گوتم ئەگەر هەر نیوەشم بدەیەوە مشکلە نییە جارێک و 50 وەرەقەی دامی گوتی بە نیوەڵوت حساب دەکەم چەندی ڕۆی لەو دوی گوتم باش ئەدی لە چێتی ناو پارێ چێ بۆتی ئەو برادرە لە بۆ ناردم کە دابووە شخصەشی نەم کڕێ لە بوو لە بۆیان ناردم هەر چەندەوا دەڵێم لە باتی قەردیان لە بۆ من نرد باش دو ڕۆژ ئەو کاتە هەستم پێ کرد کە ئەو پارەیە تەواو نییە لۆیش نەشمیز لێرە تەسەڕوفات پێ بکەم دەزانی قسەکانت ڕاست نییە لەبەرەوەی تۆ گە پارە لە قەرد وەرگرتەوە دەتوانی بیگەڕێنیەوە بۆ کابرا نەک بیفرۆشیەوە دەفتەر بە 50 وەرەقە لۆ کەسەکەت نەگەڕاندەوە لۆ هێشتدا و پارە بکەوتە ناو بازاری کوردستان ئەو پارەیە کە من نەمتوانی کاورای بگرم چکۆ لەو دیوەیە دەمیسن بشتا ئەو دیوی هەر هەندێکیش بیلوێن دەرێ لەس بگەس بسمەوێن دەرێ لە سەری بکەمە ماڵ ماڵی چکەکە تو ڕاست ناکەی لەبەرەوەی پارەکەت فرۆش لێرە پارەکەت لێرە فرۆژ و دەفتەرت بە 50 وەرەقەیدا لۆ هێشتت ئەتو باسی وەتەنیات و کوردایەتی بگمەکە لەبەرەوەی کوردایەتی تو هەمووتان نەتان دێش ئەو پارە بکەوتە ناو کوردستان و بازارەکانی شاری هەولێر و سلێمانی و دۆک باسیۆم لێ بکە کو زانیتان لە جیهاز دەرناچی ئەمە بە خۆما لە جیهازمدا هەموو شتێکی تەواو بوو بەڵام لە تەسلەکەی ئەمن هەستم پێکردکەوە ماڵە تەواو نییە دەزانین زۆر بەداخەوە و خەلکی وەچینگۆ کە ئێستا پێشمەرگە ئەو لەبەرەکانی جەنگ شەهید دەبی لە پێناوی خاچی خۆی زەنابیشتان دەینی پارەی تەزویر هەمووی چەند دەفتەر بوو هیناتان ناو بازار 6 دەفتەر و شتێک بوو چەندی لێ ماوە هیچی لێ نەماوە